لە هەستیارترین شوێنی نێوانە ولێر و کەرکووک وەک وەفایەک بۆ خوێنی پاکی شەهیدان بەرزترین ئاڵای کوردستان هەڵدەکرێت. خێزانی نوێترین شەهیدی ئاڵایە. کەمتر لە هەفتەیەکە هاوسەرەکەی لە کاتی هەڵکردنی ئاڵای کوردستان بەهۆی تەزووی کارەباوە گیانی لەدەستدا و بە چاوی پڕفرمێسکەوە دەڵێت ئاواتی هاوسەرەکەی هاتۆتە دیواڵای کوردستان بە بەرزی دەشەکێتەوە. ئەتێ من ناسیتم کە 9 ساڵ لەگەڕی بوویمە ئەگەر پێم باوەڕکەی لە مارێش دائیمەن لە مارێش ئاڵای لەسەر مێزی هەر هەبووم ئاڵە هەموو جارم گۆ مامۆستا ئیبراهیم گیانەکەم ئیبراهیم گیانێ من ئەتولە واکەی هەرەی گۆ سازگار گیان یەک سەرۆک یەک ئاڵە ئەو ئاڵایم زۆر خۆش دێ لێش سر ڕۆژە داچی نەدیتە بە تەما بوو بچیت بۆ تورکیا سەر لە داچی بدا بەس گوتی سازگار هەستەکەم ئەوڕۆ کە چووی مەسەرم لە مەکتەبێدا چکە جارێک چوو گەڕاوە ئەمنی لە مەکتەبێ هیناوە گوتی سازگار بەس هەچم ئاڵای گۆڕم و دێمەوە ئەو کوڕکچکەشی بر بۆ مەکتەبێ گوتی 11 و دەهینمەوە ئەمن سوانی بەم خۆی ئەکاتە قوربانی ئەو ئاڵا نازدانی دائیم تازە لە کوڕێمنیان کردەوە دائیم کە ڕۆژی ئاڵای دادات ئەیگۆ سازگار ئەوەی بگۆڕە ئێوارەی بگۆڕە ئاوێری بگۆڕە خۆش بگۆڕە تخوا ئەو ڕۆژە گەلک گەورەیە سازگار مادەم بەدەستی سەرۆکی گەورە برندکرایە ئاڵا دەبی ئەمەش هەر وەبین حتا ژیانم مایە نەچم زانی ژیانی خۆی دارێ لەسەر قوربانی دەست و ئاڵات بم بەس هیچ خەمت نەبی هەتا من مابم هەتا ئاوێر و ئێوارە مابن دەبی ئەو ئاڵا ئەوە شەکاوەبی وەچی ئیبراهیمی شەکاوەبی قوربانی یەک دەقەت بم قوربانی کوردستانت بم ئاڵات بم چ بکەم گیانەکەم چ برێم هەرچەندی برێم کەمە. بە بەشداری خانەوادەی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان لە بازگەی شێراوە و دواخاڵی هێزەکانی پێشمەرگەیە لە سنووری هەولێر کەرکووک گەورەترین ئاڵای کوردستان لەو سنوورە هەڵکرا. بە هەموو هەوڵ و تواناکانمان وا بکەین کە هەمیشە هەرێمی کوردستان پارێزراو بیت هەمیشە هەمومان یەکدەنگ بین بۆ ئەوەی بتوانین بەرەنگاری دوژمنانمان ببینەوە و ئەو ئاڵایە هەمیشە بە شەکاوایی بهێلینەوە ئەوە پەیامی ئێمەیە بۆ خەڵکی کوردستان. هەڵکردنی ئەماڵایە بۆ ڕێزلێنانە لە گیانی پاکیە و هەزاران شەهیدەی کە لە پێناویدا گیانی خۆیان کردە قوربانی و خانەوادەکانیشیان لە ژێر سێبەری ئەماڵایە بەڵێن دووپات دەکەنەوە کە پارێزەری ئاڵا و درێژە پێدەری ڕێبازی شەهیدانی کوردستان بن. ڕێناس سەعالی کوردستان 24 بازگەی شێراوە. ئیبراهیمیان خۆشەویست بن لۆ ئاڵای